لە ڕۆژێکی مێژوویدا بۆ هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان پرۆتۆکۆلێکی سەربازی لە نێوان هەرێمی کوردستان و ئەمریکادا ئیمزاکرا کە یەکێکە لە گەورەترین زلهێزەکانی جیهان. لە ڕێگەی ئەم پرۆتۆکۆلەوە ئەمریکا هاوکاری هێزەکانی پێشمەرگە دەکات بە پێدانی موچە و ناردنی پێداویستی سەربازی و خۆراک. لە بەرامبەریشدا هەرێم چەند بەڵێنێک بە ئەمریکا دەدات بە تایبەتی لە جەنگی بەرەنگاربوونەوەی داعشدا. ئەم پرۆتۆکۆلەش لەلایەن وەزیری پێشمەرگەی هەرێم بە وەکالەت و جێگیری وەزیری بەرگری ئەمریکاوە لە ژێر چاودێری بارزانیدا لە هاوینە هەواری پیرمام ئیمزاکرا. بارزانی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان ڕای جیاواز هەیە لەسەر پۆستی سەرۆکایەتیەکەی، بەڵام لەسەر ئاستی نێودەوڵەتی وەک سەرۆکی هەرێمی کوردستان و فەرماندەی گشتی هێزەکانی پێشمەرگەی کوردستان مامەڵەی لەگەڵ دەکرێت و ڕۆڵی سەرەکیشی بینیوە لە گفتوگۆکانی ئەم پرۆتۆکۆلەدا لەگەڵ بەرپرسانی ئەمریکادا. بارزانی لە سەردەمی لاوێتیەوە بۆتە پێشمەرگەی کوردستان چەند جارێکیش لە وتارەکانیدا ئاماژەی بەوە کردووە کە ئەو ئێستاش پێشمەرگەیەکی هەرێمی کوردستانە. لەگەڵ دەستپێکردنی شەڕی داعشیشدا بارزانی زۆربەی جار چووەتە بەرەکانی جەنگ و سەرپەرشتی هێرشەکانی هێزی پێشمەرگەی کردووە. لەسەر ئاستی دیبلۆماتیش هەوڵی کۆکردنەوەی پشتیوانی و پشتگیری نێودەوڵەتی داوە بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان و توانیوێتی پشتگیریەکی زۆر کۆبکاتەوە. بەپێی ڕای بەشێک لە چاودێرانی سیاسی، بارزانی سەرکەوتوو بووە لە کۆکردنەوەی پشتیوانی بۆ هێزەکانی پێشمەرگە. لە دوای شەڕی داعشیشەوە پێشمەرگەی کوردستان بووەتە جێگەی سەرنجی وڵاتانی جیهان و لە ماوەی ئەم 2 ساڵەشدا چەندین وەزیری بەرگری وڵاتانی وەک ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و کەنەدا و ئەڵمانیا و سوید و نەرویج و هۆڵەندا و چیک و هەنگاریا و چەندین وڵاتانی تر سەردانی هەرێمیان کردووە و لەگەڵ بارزانیدا کۆبوونەتەوە. هەرچەندە لەگەڵ ئەوەشدا بارزانی هەوڵی یەکلاکەرەوەی نەداوە بۆ یەکخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان و نەهێشتنی جیاوازی لە ناو ڕیزەکانی پێشمەرگەدا، بە تایبەت دوای ئەوەی ساڵی پار وەزیری پێشمەرگە لە کارەکەی دوورخرایەوە و پلانەکانی یەگرتنەوەی هێزی پێشمەرگە و بە سوپاکردنی ڕێکخستنی پێشمەرگە پەکخرا. بەڵام بەپێی ڕای بەشێک لە چاودێران بارزانی ڕۆڵێکی ئیجابی بینیوە بە دەستهێنانی پشتیوانی نێودەوڵەتی بۆ پێشمەرگە لە بەرەنگاربوونەوەی شەڕی داعشدا. بارزانی کە لە ساڵی 1946 لەدایک بووە، لە ئێستادا تەمەنی 70 ساڵە و خۆشی بە سیفەتی سەرۆکی هێزە چەکدارەکان ڕاستەوخۆ سەرکردایەتی هێزەکانی پێشمەرگەی کوردستان دەکات لە جەنگی ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعشدا و لە ئێستاشدا بۆ یەکەم جار لە مێژووی کورددا هێزەکانی پێشمەرگە توانیویانە زۆرینەی خاکی هەرێمی کوردستانی عێراق کۆنتڕۆڵ